سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویست، سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویست، سڵاوتان لێبێت مناڵانی کوردستان، سڵاوتان لێبێت فەرمانبەران، سڵاوتان لێبێت مامۆستایان، سڵاوتان لێبێت خوشک و برایان، سڵاوتان لێبێت دایکان باوکان، سڵاوتان لێبێت هەژارەکانی ئەم وڵاتە، سڵاوتان لێبێت دەوڵەمەندەکان بازرگانەکان، سڵاوتان لێبێت بەرپرسان و لێپرسراوانی ئەم وڵاتە. و وردە وردە چەند سەعاتێکمان ماوە کە پێبینە ساڵی نوێوە. لەم بەرنامە ڕاستەوخۆیە ئێمە بە خۆشحاڵیەوە پێمان خۆشە کە لەم بەرنامەیەدا سەرجەم کارمەندانی NRT بەسەرکەینەوە بە بوونەی سەری ساڵی تازەوە. با بزانین ئەوان ڕایان چێ سەبارەت بە ساڵی نوێ لەگەڵمانە بن. یەکەمین جار لە ژووری مامۆستا عومەر دڵپاکەوە هونەرمەند مامۆستا عومەر دڵپاکەوە دەست پێەکەین کەوتی من ئەڕۆمەوە ماڵەوە چاوەڕێیانە وەی کەنانی ئێوارە بخۆن و پێکەوە شێوێکی خۆش بن لەسەر. سڵاو لێ مامۆستا جان. بەخێر بێت سەر چاوم. سەری ساڵی تازە و پیرۆز بێت. پیرۆز بێ لە هەموو لایەک. پیرۆز بێ لە گەلی کورد بەگشتی، پیرۆز بێ لە ستافی کەناڵی NRT بەگشتی، پیرۆز بێ لە ماڵ و مناڵم، لە خێزانەکەم، لە کەسوکارم، پیرۆز بێ لە هونەرمەندان، لە هاوڕێیانم. هیوادارم ساڵی 2014 ساڵێکی خۆشی بێ بۆ هەموو لایەک. هیوادارم ساڵی 2013 کە ڕۆی نەیبینینەوە جارێکی کە ئەو ئاسات و مەشاکیلەی کە بینیمان لە ساڵی 2013 کە من ناوە ساڵی مەرگەسات، ساڵی فرمێڕشتنی هونەرمەندان و ڕۆشنبیرانی ئەم وڵاتە کە کۆمەڵێ بەداخەواڵم کۆمەڵێ هونەرمەندی کە لە هونەرمەندی چاکمان لە دەست و شاعری بەرزمان لە دەست و ئەدیب و ڕۆشنبیری باشمان لە دەست و هیوادارم ساڵی 2014 ئەمانە نەبینینەوە ساڵێکی خۆشی بێ بۆ هەموو لایەک. هیوادارین ئێمەش پیرۆزبایی ساڵی تازە و لێکین مامۆستاکەین جارێکی تر و پیرۆزبایی ساڵی تازە لە خانەوادە کەش دەکەین. زۆر سپاس. چاوەکەمی زۆر سپاس. بژیت بەڕێزێکی تریشمان لە کارمەندە لە لای مامۆستا عومەر دڵپاک. سڵاو لێبێت. ساڵی نوێ پیرۆز بێت. لە ئێوەش پیرۆز بێت، لە هەموو گەلی کورد پیرۆز بێت، بە تایبەتی هاوسەرەکەم پیرۆزبایی لێکم. هیوادارم ساڵی 2014 ساڵێکی خۆش بێت بۆ هەموو گەلی کورد. سپاس. خۆ پێوت کە پیرۆزبایی ساڵی نوێ لێکم. بەڵێ زۆر چاکە. ئێمەش پیرۆزبایی لێکەین و لەش ساق بێت و دەست خۆش بێت. بەڕێزینە لەگەڵمانە بن ئێمە ئەچینە بەشێکی تر لە بەشەکانی کەناڵی NRT ئەو کارمەندانی کە زۆر جار ئێمە نایان بینین لە پشت کامێراوە کارەکەن و وماندووە بن. ئێمەش حەزمان کرد لە بەرنامە ڕاستەوخۆیە ئەوانیش بەسەرکەینەوە. لێرە شەوجێی خۆیەتی ئێمە لێرەوە پیرۆزبایی لە شاری هەڵەبجەی خۆشەویستکەین. بەر لەوەی کە ئەو بڕیارە بیرەکە هەڵەبجە بێتە پارێزگا، ئێمە لە بەرنمەیەک کە لە ساڵی 2013 پێشکەشمان کرد وابزان پێرێشەوە بوو باسی ئەومان کرد ئایا تۆ بڵی هەڵەبجە لە ساڵی 2014 بە پارێزگا. خۆشبەختانە شاری هەڵەبجە بۆ شارێک و بۆ بە پارێزگا. سڵاوتان لێبێت. ساڵی نوێ و پیرۆز بێت. ساڵی نوێ لە تۆش پیرۆز بێت. چ شتێک هەیە بۆ ساڵی نوێەوە خۆمانین؟ هیوادارم ساڵێکی پڕخێر و خۆشی بۆ هەموو لایەک. پیرۆزبایی ساڵی نوێ لە گشت هاوڕێیان و کارمەندانی تەلەڤیزیۆن و خێزانەکەت و لە خێزانەکەم و خزم و کەسوکارم دەکەم. ئەڵێن ئەم جەژنە ئەم ساڵی نوێ بۆ بە دوو جەژن بوو ئێمە کە ئەیش جەژن یەکەمان بوون بە پارێزگای شاری هەڵەبجە. شاری هەڵەبجە زۆرمان پێخۆش بوو کە ئیمڕۆ شاری هەڵەبجە بوو بە پارێزگا بوو بە دوو دەژن. ساڵی نوێ پیرۆز بێت. ماش بە ڕێزێکی ترە. سڵاو لێ بێت. ساڵی نوێ پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێ. سپاس دەکەم بۆ خۆتۆم بەرنامە جوانە و پیرۆزبای ئەمە سەرەتا لە دایکی زۆر خۆشەویستم کەم کە خۆشەویستترین کەسمە لە ژیانمە. ئێمەش دەستی ماچەکەین. زۆر سپاس دەکەم بژی دوای ئەوە پیرۆزبایی لە هەموو خوشک و برا و برازا و خوشکەزا و خزم و هەموو گەلی کوردستانەکەم و هەروەها لە هەموو کارمەندانی NRT و هەروە ڕادیۆکەشی دەستی ماندووبوونیانە گوشم لە ساق متەمەندرێژ من ئینشەڵڵا و ساڵی 2014 بێتە مای خۆشی بەختەوەری بۆ هەمومان و بۆ هەموو گەلی کورد. ئینشەڵڵا تەمەندرێژ بن یاخوا لەشتان ساق بێت. سڵاو ئەمە هاوڕێی کۆسایی براشمە. جۆنی چاچیت بژیت بەشی ئایتی پیرۆزبایی ساڵی نوێتان لێەکەین. ئەمەش بەناوی هەموو تەکنیک و ئایتیەوە پیرۆزبایی لە جەنابت و لە سەرجەم کامێرەمان و سەرجەم کەناڵی NRT و هەموو خۆشەویستان و برادەران و خزمانیش مەگەم.
ئێوە سەرجەم بەرنامەکانی کەناڵ ئینارتی وابزانم لە سایتەکە ئێوە خەزنیەکەنوانە زۆر جا خەڵک ئەڵێ ئێمە نازانین هەنێک کەسێک بۆ نمونە نامەمان بۆ نێری ئەڵێ حەزەکەین ئێمە ئەو بەرنامانە ببینەوە بۆی کە ڕوونکردنەوەیەک بێت ئەگەر لێرا بێت سەرجەم بەرنامەکانی ئەمە وێبسایتی NRTە سەرجەم بەرنامەکانی NRT ئێمە لێرە ڕۆژانە لە دوای پەخشکردنی ئەپلۆد یەکەینە ناو سایتەکەەوە بڵێن هەرێکی فۆڵدەری جاجامان بەداناوە ئەمە دوو جاربیکەرەوەیە ئەو چاوپێکەوتنە ئەمە بەرنامەکەی خۆتە ڕۆژانی ناوە ڕۆژانە کە آخر بەرنامەی تۆ 29 مام بووە هەندێک لە ئەرشیوی بەرنامەکانی مینی ڕێپۆرتە ئەگەری کەسێک ویستی سەیری بەرنامەکانی NRT کاتەوە توانێت بچێتە سایتی NRT و لێوە کۆی سەرجەم بەرنامەکان لە ناو سایتی NRTدا لەشتان ساق بێ هیوادارین لە ساڵی ئایندەیە با بڵێ ئەم ساڵ کە یێت ئێمە کاری باشتر و جوانتری پێشکەش بە بینەری خۆشەویستی بکەین ئێستا چینە بەشێکی ترەوە بەشی کامێرا و بەرپرسی هونەری کەناڵی NRT سڵاو لێبێ کاک سامان زەحمەنە بێ ئەو تەلەڤیزیۆنە کەسکەن بەرنامەکەمان ڕاستە خۆیە ساڵی نوێ پیرۆز بێت پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز بێ لە سەرجەم گەلانی جیهان مام ئێوە چیتان هەیە بۆ ساڵی نوێ طبعا من کاتی بەرنامەکە دەزانم کاکاروان نامێ کاتی زۆر بگرم هەر ئەوە پیرۆزبایی یەکەم چکە ئەزانم کاتی بەرنامەکە ئەوە نیە ئەگەر کارمەندان هەمووی ئەگەڕێیت و بەسەریانەکەیتەوە با کات زۆر نەگرین پیرۆزبایی لە هەموو لایەکەکەم زۆر چاکە ئێمەش پیرۆزبایی لە بەڕێوەبەر و با بڵین بەرپرسانی بەشەکانی تریشەکەین لێرەوە ساڵی نوێ پیرۆز ساڵی تۆش پیرۆز بێ کاکاروانگیان پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو گەلی کوورد دەکەم بە تایبەتی خێزانەکەم داوای لێ بنر لە هاوسەرەکەمەکەم کە نەمتوانی بی بمە دەرەوە ئەوی سامانە کەنێش کەسمان ئیجازەکەین هەموو کارمەندەکانی هێشتەوە لەشی ساغ بێ ئەویش تاگی لاک بوو لەگەڵمانەوە ئاباریش لەگەڵمانە ئێستا تخوا کاک سامان هەردێکیشم بۆ دانێ مەمنون سپاس لە تۆش پیرۆز بێ پیرۆزبایی لە سەرجەم گەلی کوورد دەکەم سەرجەم هاوڕێیانم سەرجەم هاوڕێیانی تیڤیم پیرۆز بێ ئینشەڵڵا و ساڵی تازە ببێتە خۆشی و شادی بۆ ملایەک سەری ساڵی تازە و پیرۆز بێت زۆر سپاس کاکاروانجان شتێکمان بۆ بڵێ گۆرانی شتێکی خۆش ئێستا گۆرانی نازانم بەزەوەی کە زۆر دڵخۆشی کردوم چەند سعاتێک پێش ئێستا شیرینیم ئیجێڕا بە ناو تیڤە بە پارێزگابوونی هەڵەبجە بوو کە سعاتێک خۆم لە هەڵەبجە بووم ساڵی نوێ پیرۆز بێت لە هەموو کورد و بە تایبەتیش لە خێزانەکەم و دوو مناڵەکەم و ینی ماڵی باوکم هەمیان با نەڵێن بێبەس بووین بەڵێ کاک سامانجان ببینەران بڵم طبعا NRT ئەم شەو پێخینە وەرزێکینەوە گۆڕانکاری زۆر جوانمان کردو NRT پێشتر هەر خۆی جوان بووە بەشتی نوێ و بەشتی جوانەوە هێنە خزمەتان یەکێ لەمانە ئەم ئیبداعانە ئەمەیە کە ڕاستەوخۆ بۆ یەکەم جار بەرنامەی کاکاروانی کات پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ لە ئێوەش لە هەموو گەلی کورد چونکە NRT بە تەنهایی ئێمە نیە هینی هەموو کوردیەکە بەبێ جیاوازی ئێمە کارمان کردووە لە پێناو ئەوەی کە هەموو دەنگەکان و ڕێگەکان کۆکەینەوە بێکەوە ئێستا ئەچینە بەشێکی تر سڵاوتان بێت چۆنی بەشەکەی خۆت بناسێنە بە بینەرانی خۆشەویست بەشەکەی ئێمە گرافیکە سەرەتا بەخێر بێن ئەوم بیر نەچێ سەرەتاکە دوای سەرەتاکەش ساڵی نوێتان پیرۆز بێ ساڵی نوێ لە سەرجەم خەڵکی کوردستان و هەروەها لە سەرجەم کارمەندانی کەناڵی NRT پیرۆز بێ و لە خانەوادەکەم لە هاوسەرە خۆشەویستەکەم بە هیوام NRT لە وەرزی نوێی خۆیان زیاتر بێتە جێی متمانەی خەڵکی بەشەکەی ئێمە ئەوم بیر نەچێتەوە بەشی گرافیکە هەموو ئەو تایتڵ و سیجی و تایتلی بەرنمەکەیەوەش لە لای ئێمەوە ڕوا تایتڵێکی جوانم بۆ دروستکن و ئێمە دوایی گەڕێن وەلاتان پیرۆزبایی ساڵی نوێ دەکەین ئێستا چینە بەشێکی تر ئەمەش بەشی بەدالی ئێمەیە پیرۆزبایی ساڵی تازە پیرۆز بێ لە توش کاکاروان پیرۆز بێ لە گەلی کورد پیرۆز بێ لە کارمەندانی کەناڵەکە پیرۆزبایی تایبەتم هەیە بۆ خاوەنی کەناڵەکانی NRT کاکشاسوار بۆ بەڕێوەبەری کارگێڕی مامۆستا عومەر دڵپاک بۆ خانەوادە و مناڵەکانش تۆگەین پیرۆزبایی لە تۆشەکەی براکەم با بچینە بەشێکی تر و لە دوای ئەم بەشەوە ئەچینە ناو بڕێکەوە بینەرانی خۆشەویست کە ئێمە لەم بەرنامەیە بۆ یەکەمین جارە ئەم بەرنامەی بەندە بە ڕاستەوخۆی ئەڕوات ئەچینە بەشێکی تر بەشی پەخش MCR ناوە چۆنیت تۆ چۆنی باشی سەری ساڵی تازە لە هەموو کورد و چوارپارچەی کوردستان پیرۆزەکەم و لە هەموو ئستافی NRTش لە فاسلەکەمان بۆ حازرکە
زۆر باش ناوبڕەکە لە کۆنتترۆل چاکە کۆنتترۆل ئێمە ئامادەین بووی کە لە پاش ناوبڕەکەەوە گەڕێنەوە بۆ لای بینەرانی خۆشەویست ئێمە ئامادەین بۆ ئەو ناوبڕە لە دوای ناوبڕەکەەوە گەڕێنە وڵاتان دوورمەکەنەوە لەگەڵمانە بن وەک هەمیشە. جارێکتر سڵاوتان لەبێ لە پاش ناوبڕەکەەوە ئێمە بەردەوامین هەر لە ناو تەلەڤیزیۆنی ئەنارتیاین ئێستا شاتینەتە بەشێکی تر بەشەکەتان بەشی ئینجست پیرۆزبایی ساڵی نوێ دیەکەین تۆ چیت هەیە بۆ ساڵی نوێ؟ پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو گەلی کوردەکەم هیوادارم لە ساڵی نوێدا هەموو ئاماجەکانی گەلی کورد بێتە دی هیوادارم ڕووداوە ناخۆشەکانی ساڵی 2013 دووبارە نەبێتەوە جارێکتر ساڵێکی خۆش بەسەربەرین هیوادارین بە قسەکەی تۆ بێ و ئیشەڵڵا ئەچینە بەشێکی تر و لەگەڵمانە بن بینەرانی خۆشەویست با بچینە ئێرە زانین ئەمە چ بەشێکی تری لێە جارێکتری ئێمە ئەڵینەوە پیرۆزبایی لە شاری هەڵەبجەی خۆشەویست دەکەین کە ئەمڕۆ بڕیار درا کە هەڵەبجە بێتە پارێزگا و پیرۆزبایی لە هەموو کوردستانەکەین چونکە هەڵەبجە سمبولێکە بۆ ئێمە سمبولی ناسانەوەی کووردا بینەرانی خۆشەویست لەگەڵمان نابن ئێمە هەر بەڕاستەوخۆ لەم بەرنمەیە لەگەڵ کارمەندانی ئەنارتیا قساکەین و پیرۆزبایی ساڵی تازەیان لەکەین چۆنیت ساعت باشە ساڵی تازە پیرۆز بێ ساڵ لە تۆش پیرۆز بێ چی تێ بۆ ساڵی تازە پیرۆزبایی لە گەلی کوردەکەم پیرۆزبایی لە سەرجەم کارمەندانی ئەنارتیەکەم پیرۆزبایی لە هەموو هاوڕێیان و خۆشەویستانی خۆمەکەم بەردەوام من لەگەڵمانە بن کاکە گیانچۆنی کاکێ من گیانچۆنی ساڵی تازە پیرۆز بێ لێوش پیرۆز بێ ڕێیتەوە نەوەڵا میوانێک ماتەوە بەرنامەکەی مەریوان خۆم داواتم کوورە بێ سمبای کەم بی بە ستۆدیۆ بۆ بەرنامەی دیوی دووەم ڕاستە خۆیش پێشکەشەکەی دەست خۆش باشە لەگەڵمانە بن ئێمە ئەچینە قاتی دووەمی تەلەڤیزیۆنی ئەنارتی ئاوارگیان سەرکەوە لەگەڵمان خۆشەویستان ئێمە ئەم شەو کۆمەڵێک شێوازی تازە لە بەرنامەکانی ئەنارتیا بینن هیوادارین ئێوە بەردەوام بینەرمان بن ئەمەش بەشی پەیوەندیەکانە سڵاو لێبێت چۆنیت کاکە دیاریان چۆنی پیرۆزبایی ساڵی تازە لێکەین پیرۆزبایی ساڵی تازە لە ئێوە شەکەم لە هەموو کارمەندەکانی ئەنارتی و خۆشحاڵم لەم کەناڵاکەی شەکەین و ئومێدەوارم ساڵی ڕابردوومان کۆمەڵێک ناڕەحەتی و کۆمەڵە تیرۆر و کۆمەڵشتی ناخۆش ڕوویە نامێنێت مامە دیاریان چۆنی وەز ئەچۆنە بژیت چاشیت بژین ساڵی تازەش لە تۆش پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێت خێزانەکەت لە مناڵە جوان لە عەجوولەکەوت لە کچەکەم لە کوڕەکەەوە لە هەموو لایەک پیرۆز بێت هیوادارم ساڵی 2014 ساڵێکی خۆش بێت ساڵێکی پڕ لە ئارامی و هێمنی بێت ساڵە بێت بۆ هێنانەدی خەونەکانمان خەونی هەمومان ئەی بۆ تۆ منیش هیوادارم ئەم ساڵێکی خۆش بێ بۆم لایەک کوڕەکە مەزەنی ئەڵێ چەڵێ وودی نازانم وودی بەردام لەگەڵمانە ئەوە میوانە هات کە کاکێ من ئینی کرد پیرۆزبایی ساڵی تازەژەوەکەین ئێمە ڕاستەخۆ لەگەڵتان پیرۆزبایی ساڵی تازە پیرۆز بێ ئینشەڵڵا ساڵە بەخۆش دوی بەرنامەی دی دووەمی هاڵ ساڵی تازە پیرۆز بێت لە سەرجەم کارمەندان و لە سەرجەم هاوڕێیانمان ئومێدەوارین ساڵی نوێ ئەم ساڵ کە ڕابوو بەڕاستی کۆمەڵێکی زۆر هەواڵی ناخۆش و تا ڕادێکی زۆرمان بە خەڵک و دیوادارین ساڵی ئایندە ساڵێکی نوێ بێ ساڵێک بێ کە هەواڵە خۆش بێت هەواڵەکان خۆش بن ئەم جارە لەبەری ساڵی ڕابردوو بەدڵی ئێمەش نەبوو هەواڵ ئەم جارە لەسەر خۆشەکانمان بێت هیواداری زۆر چاکە ئێمە ئەچینە بەشێکی تر بەشی کۆنتترۆل بۆی کە تۆ زێپەلە بکەین و سەرجەم کارمەندانی ئەنارتی بەسەرکەینەوە لەم بەرنامەیە بۆیەوە بە خێرایی ئەڕۆین سڵاوتان لەبێت هەر کەسە و چەند سانەیە قسەمان بۆ کابووی کەفریای هەمووی بکەین ساڵی تازە ساز لە تۆش پیرۆز بێ زۆر سپاس بە بۆنەی سەری ساڵی تازەوە پیرۆزبایی لە سەرجەم گەلی کورد و ستافی ئەنارتی و خێزانەکەمەکەم زۆر سپاس ساڵی تازەتان پیرۆز بێت زۆر پیرۆزبایی ئاڕاستی سەرجەم کارمەندانی بەڕێزی ئەنارتیەکەم هیواداریم توانین لە وەرزێکی نوێی ئەنارتیا خزمەتی زۆر جوان پێشکەش بە بینەرە عزیز و خۆشەویستەکانی خۆمان بکەین زۆر سپاس هیوادارین ساڵی تازە لە هەموو لایەکتان پیرۆز بێ جەماعەت ماشەڵاتتان لێبێ ئێوە زۆرن لێرە ئەمریکارێکتان نییە دەی باشە کاکەجان ئەچینە سەرەوە ئێمە بۆ لای چەند بەشێکی تر لەگەڵمان نابن ڕاستەخۆ ئێمە بەردەوامین ئەمە بۆ یەکەمین جارە من بە ڕاستەخۆ
بەرنامە پێشکەشکەم هیوادارین لە ڕۆژانی ئایندا لە ساڵی تازەیە بتوانم کە ڕاستەوخۆ لە ناو جەرگی شارە لە ناو بازارە بێ ئێوە شاد بینەوە و ئێوەش بە ڕاستەوخۆ بتوانن هەرچی خەمی خۆتان هەیە یاخود گلی خۆتان هەیە یاخود قسەی خۆتان هەیە سەبارەت بە هەر بابەتێک ئێوە بیخەنە ڕوو. ئەمەش بەشی مۆنتاژی کەناڵی NRTە. کاکە چیاگیان ساڵی نوێ پیرۆز بێ. ساڵی نوێ لێوەش پیرۆز بێ و هیوادارین ساڵێک بێ پڕ بێ لە خێر و خۆشی. ئەوەی کە بینیمان لە ساڵی 2013 ناخۆشی زۆرتیا بوو، بەڵام هیوادارێم ساڵی داهاتوو ساڵێک بێ بۆ مامان جگەی خۆشی و کامەرانی. کاکاوت پێوتیتی بووین باخەکە بۆ ماقە و حازرم کردەوە باڵ. ساڵی تازە لە تۆش پیرۆز بێ، زۆر بە کورتی پیرۆزبایی لەسەر جۆنگەلی کورد و سەر جۆنکارمەندانیان ئارتیەکەم. کاکە پێسەڵیان چۆنی؟ سڵاو کارێک گیان چاوەکەمی سڵاو گوڵەکەی شێوار پیرۆزبایی لە سەرجەم کارمەندانی کەناڵی NRT و گەلی کورد و مرۆڤایەتی یەکەم بەهۆی هاتنی ساڵی نوێ بۆ ئومێدم ئەم ساڵە ساڵی دوور لە تیرۆر و کاری وەحشیگەری و چەسماندنی بنەماکانی دیموکراسی و ئازادی بێت، ساڵی لە یەکتێگەیشتن و پێکەوە ژیان و تەبایی بێت، ساڵێک بێت کە ئیتی کەسایەتیەکانی وەکو شێرکۆ و فەلەکەدین و هوێرمەندە گەورەکانمان لە کیز نەچێت. پیرۆزبایی ساڵی تازە سپاس لە گوڵەکەی چێوار قوربانم. کاکە هیواگیان چۆنی؟ بژیت زۆر بە خێرایی کەمان ماوە خۆ دەزانین ماوەی بەرنامەکەمە 20 دقیقەیە. تایتڵەکە حاضر کردووە؟ تەواو بووە. این ساڵی تازە. تەواو ئێکسپۆرتێک. جوانمان بۆ دانی. ئینشاڵڵا شتێکی جوانە بێت. مۆسیقاکەش خەڵێت ئەو مۆسیقایەش دانێرەوە. بەڵێ کۆنتڕۆڵ من لەگەڵتانام بە بەردەوامی ئەگە حەستان کرد بەرنامەکە کۆتایی پێبێنیەوە کۆتایی پێێنین. سڵاو چۆنی کاکاوات؟ ئێرە ژووری جێگری بەڕێوەبەرە کاکاوات ساڵی تازە و پیرۆز بێ. ئێوەش پیرۆز بێ. بۆ ساڵی تازە و گۆڕانکاریانە چین کە بۆ کەناڵی NRT ئێوە با بڵین ئیشتان تیا کردووە؟ بەڵێ ساڵی نوێ لە سەرجەم بینەرانی NRT و ئەو تەلەفۆنیشە لە سەرجەم کارمەندان و بینەرانی NRT و گەلی کورد پیرۆز بێ. بۆی زۆر لە کاتێ نەگرم چاوەڕوانمان من ساعت 8 وەرزێکی نوێ NRT دەست پێ. بینەران چاوەڕێی شتی نوێ بکەن لە کەناڵی NRT. زۆر چاکە کۆنتڕۆڵ ئەگەر ماوەی بەرنامەکەی من کەمی ماوە پێم بڵێن بەخوا من زۆرتەوە حەم نییە. سڵاوتان لێبێت پیرۆزبایی ساڵی تازەتان لێکەین. قوربانتان بم. لە هەموو لایەکان پیرۆز بێ ئاخوا. ئەمە ژووری پەیامنێران، ئەوەش کاکاوە تەبا و ناتەبا. سڵاوتان لێبێت. بژی بەتەمای لە 2014 تەبا و ناتەبا گۆڕانکاری تێکەی؟ بەدڵنیایەوە سبەی شەو بینەرانی تەبا و ناتەبا بینەری گۆڕانکاری نوێ بن لە بەرنامەکە و لە هەواڵشە گۆڕانکاریەکان گشتیە سەرجەم بەرنامەکانی NRT گرێتەوە، سەرجەم پرۆگرامەکان و هەواڵشە گرێتەوە. گوازم کاتان تەواو بوو. ئێمە وردە وردە کاتمان تەواو بێت. جان بەڵێ؟ ئەم بەشەمان ماوە لێرە کۆتایی بە بەرنامەکانمانێنین. سڵاوتان لێبێت. سڵاو بەخێر بێ کاکەجان. لێوەش پیرۆز بێ و لە بینەران. سپاسان دەکەین و بەخێرن ئەرکتان کێشە. پیرۆزبایی لە ئێوەشەکەم پیرۆزبایی لە تەواوی هاوڕێیان مەکەم لە NRT 1 و NRT 2 لە گەلی کوردستان بەگشتی. کاکێرشگان زۆر سپاس ساڵی تازە لە تۆ لە کاگاوار و لە هەموو بینەرانی NRT و کارمەندانی NRTش پیرۆز دەکەین. ساڵی نوێ لە گشتلایەک پیرۆز دەکەین بە تایبەت سەرجەم کارمەندان و دەستێ بەڕێوەبەرنی NRT و سەرجەم خەڵکی کوردستان. پیرۆز بێ ساڵی تازە. ئێمەش بۆ کۆتایی بەرنامەکەڵین هەر لە بەشی